دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا چی نەکرد بۆ ئەمریکا سەرڕای ئەوەش گەل سزایدا و بۆ 4 ساڵی داهاتوو هەڵیان نەبژاردەوە توانی ڕێژەی بێکاری لە ئەمریکا بۆ نزمترین ئازدا بەزێنێت بە بڕی 400 ملیارد دلار گرێبەستی لەگەڵ سعودیا واژۆ کرد لە پێناو گەشەی ئابووری ئەمریکا ئەی سەرکردەکانی کورد لە ماوەی 30 ساڵی ڕابردوو چیان بۆ کورد کردووە سەرڕای هەموو ئەو نەهامەتیانی بەسەر کوردیاندا هێنا کەچی هەر خۆیان لە دەسەڵاتدان و گەل نەیتوانیوە سزایان بدات ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پێویستە گەل هەڵبژاردن بکاتە سەنگی مەحەک بۆ سزادانی بەرپرسانی کورد و بە ڕێگەی هەڵبژاردن سزایان بدات هاوڵاتیان دەزانن ئەو سەرۆکیان ئەو حیزبە موچە و ئایندەی بەدەست نییە بەڵکو دەوڵەتەکەیە چوارچێوەکەیە کە دەوڵەتی پێکهێنراوە هەر حیزبێک بێ مادەم لە چوارچێوی ئەو دەوڵەتاوێت دەتوانێت ژیان باشتر بکە و ژیانی خەڵکی بە شێوەیەکی ڕێکوپێک بڕوا بڕێوە بۆیە بەداخەوە هۆشیاریە لە لای هاوڵاتیانی ئێمە نییە پیان وایە ئەگەر فلانە حیزب و فیسارە حیزب نەبێ ئەوە بارودۆخە تێک دەچێت کە لە ڕاستی ئەوە وانە بەداخەوە هەندێک جار نیگەرانیەکانی هاوڵاتی لە دەسەڵاتداران لە زەرری خۆیان دەشکێتەوە بۆی کە ناچن بۆ دەنگدان و ناڕۆنە بەردەمی سندوقەکانی دەنگدان فۆرمەکانیان دەمێنێتەوە لایەنی دەسەڵاتدار دێت ساختەی پێدەکات و بۆ جاری کەش دەیباتە واتە گلەیی هاوڵاتی لە دەسەڵاتدار دەبێتە هۆی قازانج بۆ دەسەڵاتدار کەواتە باشترە لەوەی کە تۆڵەی خۆی بکاتەوە بە بڕای ئەم ئەندامەی پێشووی پەرلەمانی کوردستان مانەوەی دەسەڵاتێک کە خەڵک لی بێزارە مانای وانییە گەل هەڵی بژێرێتەوە و لای پەسەند بێت بەڵکو ساختەکاری لە هەڵبژاردن و ناهۆشیاری بەشێک لە هاوڵاتیانیش هۆکارە بۆ مانەوەی دەسەڵاتە گەندەڵەکان خەڵک بە دووسێ تەریقە ئەبێ سزای سوڵتە بدە مادام خەڵک نیگەرانە لە سوڵتە نیگەرانە لە بڕیار بەدەستەکان ئەوانی چەند ساڵێکە ئەم ئیداری ئەم وڵاتە ئەدەن بێگومان ئەرکی خەڵک لە پێشە بە تەریقی ئینتیخاباتە خۆگەر ئینتیخابات و سنووقەکانی دەنگدان نایانتوانی گۆڕانکاری دروست بکەن ئەنجا تەریقەکانی ترەکە ئیشی خەڵک و گروپەکانی تری دەرەوەی سوڵتەیە کە سوڵتەی پێ بگۆڕن بەڵام هۆکاری یەکەمی نەگۆڕین و هۆکاری یەکەمی مانەوەی دۆخەکە یەکەم قووەتی ئەوانە لە ڕووی سوڵتە و پارە و هێزەوە کە ئەو ئیمکانەتی بەدەستیانەوەیە و بەو گەندەڵێ زۆر و زەوەندەی کۆیان کردەوە بەکاری ئێنن بۆ مانەوەی خۆیان و بۆ پاراستنی خۆیان و بەشەکەی تریشی بێگومان بەرپرسیارەتی خەڵک و هەمومانە لە دەرەوەی هێزەکانی یەکێتی و پارتی کە ئەدای بەرپرسیارەتی سەرشانی خۆمان وەکو هاوڵاتی وەکو خەڵکی ناڕازی لە وڵاتە ناکەین ئەگەر ناتۆ دیقەتی شەقامی ناڕازی و حجمی ئەو ناڕازێ فراوانە بکە کە لە شەقامە هەیە زۆر لەوە زیاترە لە 16 ئۆکتۆبەردا وەک ئەنجامێکی چاوەڕوانکراوی ڕیفراندۆم کورد بەشێکی زۆری خاکەکەی لە دەستدا لە 2014شەوە فەرمانبەران و موچەخۆران بە لێبڕینی موچە و پاشەکە و سزا دەدرێن ڕێژەی بێکاری و کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات گەیشتۆتە لووتکە دەیان کەس بەهۆی ئازادی ڕادەربڕین و ناڕەزایی لە سیستەمی سیاسی دەستگیر دەکرێن کەچی دەسەڵات لە هەرێمی کوردستان باکی نییە و هیچ کاتیش لە سزای گەل نەترساوە ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی